پێمان بڵێ گرنگی ئاسایشی ئاو چییە و تا چەند ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستان پارێزراوە بەڕای بەڕێستان؟ سەرچاوەی ئاو بوونی ئاو بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری هەیە بۆ سەر ژیانی کۆمەڵانی خەڵک بە تایبەتی لە دابینکردنی پێداویستە خۆراکیەکان ئەنجامدانی چالاکیە جۆرە و جۆرەکانی کۆمەلگا لە پیشەسازی لە گەشت و گوزاری لە هەموو ئەوانە ئێمە لەم ڕووداوانەی دواییە ئەگەر زۆر بەوردی دیقەت بین ئەبینین یەکێک لە خاڵە لاوازەکانی وڵاتانی کەنداو ئەوەیە کە ترسیان هەیە سەرچاوی دابینکردنی ئاوی خواردنەوەیان بەرهێرش بکەوێ لەویا ئەبینیت دابینکردنی ئاسایشی ئاو چەنە گرنگە تا ئێستا ئێمە لە وڵاتی خۆمانە تەسەورەکەم باەخێکی ئۆتۆمان پێ نەیاوە ومێ دەکەم لە داهاتوە زیاتر باەخ بەو لایەنە بین.